لە ڕێکەوتی نوێی هەشتی 2010 لە گوندی گەرەوانی سەر بە قەزای ڕواندز کێشەی کۆمەڵایەتی لە بینی دوو بنەماڵە ڕوویدا بەهۆی ئەو کێشەیەوە کە شەڕەتەقەی تێکەوت دوو کەس بەداخەوە گیانیان لەدەستدا. ئەوان ئەو کێشەیە لە بەرەوەی شەڕەکە لە چیای بوو بۆیە تۆمەتبار دوای ئەنجامدانی تاوانەکەی دەست بەجێ خۆی حەشاردا و هەڵات. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران دەست بەجێ هەر لەو کاتەوە گشت ڕێوشێنە ئەمنیەکانمان گرتە بەر بۆ دۆزینەوەی تۆمەتباری سەرەکی و هەروها دەستگیرکردنی و دانی بەدادگا. بۆیە ئەمڕۆ بەیانی دوای ئەوەی کازانیاری تەواومان پێگەیشت شوێنی تۆمەتبار لە گوندێکی دوورە دەستی شاخاوی لە دەوروبەری قەزای سۆران کە لەوێ نیشتە جێ بوو. بۆیە بەڕێوەبەری پۆلیسی سۆران دەست بەجێ هەڵسا گشتیمەکانی ئاگادار کردەوە، تیمەکانی بەشی پۆلیسی ناوشاری سۆران و هەروها بەشی پۆلیسی ڕواندز لەبەرەوەی کێشەکە و تاوانەکە لە قەزای ڕواندز بووە گوندی گەرەوان. بۆیە دەست بەجێ تیمەکانی فریاکەوتن و هەروها تیمەکانی تەواڕی ئاگادار کردەوە کە دەست بەجێ دەبێت تۆمەتبار دەستگیر بکرێت. بۆیە تیمەکانمان دوای ئەوەی لەبەرەوەی ناوچەکەی شاخاویە لەبەرەوەی ئەو شوێنەی کە تۆمەتبار خۆیتی حەشاردرەوە و ناوچەیەکی شاخاوی و هەروها دوورە دەستە. بۆیە تیمەکانمان کە زۆر بە پوختی هەڵیان کوتایە سەر ماڵی تۆمەتبار و توانیان تۆمەتبار دەست بەجێ دەستگیر کرد. هەروها دەستیان گرت بەسەر کۆمەڵێک چەک و تەقەمەنی کە تۆمەتبار لە ماڵی خۆی حەشاردا بوو. بۆیە تۆمەتبار ئێستا لە لای مە دەستگیر کرا بەپێی مادەی 406 یاسای سزادان لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی سۆران.